فڕۆکەکەی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ هەڵمەتێکی گردبوونەوەی بەم دواییانە لە پەنسیلڤانیا نیشتەوە، ئەو شوێنەی کە ئەستانێکی سەرەکی دەبێت بۆ هەڵبژاردننی ساڵی 2020 واتە ئەو شوێنەی سەرۆک ترامپ لە ساڵی 2016دا بە زەحمەت سەرکەوتنی تێدا تۆمار کرد. سیاست جیانێکی شێتانەیە، بەڵام کاتێ باشترین ئاماری کارت لە مێژوودا هەبێت و هەروە کەمترین ئاماری بێکاری هەبێت و باشترین ئابووریش ئەوەی هەتا ئێستا باشترین بووە، کەواتە چۆن ئەم هەڵبژاردنە دەدۆڕێنی، وایە یان نا؟ ڕێکلامیکی نوێی تەلەڤیزیۆنی سەبارەت بە هەڵمەتی سەرۆک ترامپ کە بە ڕۆژێک بەر لە دەستکردن بە هەڵمەتی هەڵبژاردنەوەی بڵاو کرایەوە، تێیدا دەستکەوتەکانی سەرۆک ترامپ وە بیردەنگدەران دێنێتەوە و ڕێکلامەکە دەڵێت دووبارە ئێمە ئەمریکا مەزن دەکەینەوە، سوپاستان دەکەم. سەرۆک ترامپ ڕۆژی سێشەمە بە فەرمی لە فلۆریدا دەستی بە هەوڵی خۆی بۆ هەڵبژاردنەوەی کرد و بە پەرۆش بوو بەرەنگاری هەریەکێک لە دیموکراتەکان بوەستێتەوە ئەوانەی پێشبڕکێی لەگەڵدا دەکەن. لە ئێستادا جۆ بایدن جێگیری پێشووی سەرۆک کە پێشەنگێکی بربژاری دیموکراتەکانە سەنگی خستوتە سەر ڕەخنەگرتن لە سەرۆک ترامپ. He's a threat in my view, a threat to our core values. ترامپ هەڕەشەیە بۆ بەهاکانمان و سەرۆکایەتیەکەی بۆ 4 ساڵ لادانە لە مێژووی وڵاتەکەماندا. جا 8 ساڵی حکومڕانی ترامپ بە ئەندازەیەکی زۆر وڵات دەگۆڕێت، هەروەها چۆن جیهان تێمان دەڕوانێت. بە گوێری ڕاپرسیەکانی سەرانسەری وڵات دەرفەتێکی باڵەدەستی دەڕەخسێت بۆ جۆ بایدن و هەندێکی تر لە دیموکراتەکان بەسەر سەرۆک ترامپدا. هاوکە سەرۆک ترامپ ئەو ڕاپرسینانەی نێوخۆی ڕەت کردەوە کە ئاماژەیان بەوە کردووە سەرۆک لە دوای جۆ بایدنەوەیە و هەروەها ژمارەیەکی دیکەی دیموکراتەکان لە ستانە سەرەکیەکاندا، ئەوەش بە جیاوازیەکی زۆر. ڕاپرسیەکانی سەرۆکایەتی لەم کاتەدا دەشێت جێی متمانە نەبن، بە گوتەی مات دەیڤید. هەروەک لە ساڵی 2016دا بینیمان ڕاپرسیەکان و پێشبڕکەکان لە ناکاودا دەگۆڕدران، بەڵام بڕام وایە کە سەرۆک ترامپ لە سەرێتیدان بە واقعەکەیدا بنێت و بڵێت کە ئەو لە دواوەیە، بەڵام گرنگە بۆ دیموکراتەکانیش کە لەوە تێبگەن کە ئەو ڕاپرسیانە ڕەنگە لە ناکاودا گۆڕانکاری گەورەیان بەسەردا بێت. وێڕای ئابوووریەکی بەهێز ڕیزبەندی ڕەزامەندی لە کارەکانی سەرۆک بە گوێرەی ستاندەردی مێژوویەکان لاوازە. لاری سەباتۆ لە زانکۆی ڤەرجینیا دەڵێت بۆ بەشێکی زۆری ماوەی سەرۆکایەتی ترامپ ئاستی ڕەزامەندی هاوڵاتیان لە کارەکانی لە ئاستێکی نزمدایە. ئەگەر ئێمە خۆمان بە ڕاپرسیە گشتیەکانەوە بەستینەوە، دەکرێت بڵێت هیچ شتێک نەگۆڕاوە، چونکە ڕێژەی ڕاپرسیەکانی سەرۆک ترامپ لە سەروسیەوەیە و لە ناوڕاستی چلەکاندایە، ئەمەش بە درێژایی ماوەی سەرۆکایەتیەکەی. ڕاپرسیەکان ئاماژەی ئەوە دەدەن کە هاوکاتی ئەوەی سەرۆک ترامپ بە ئەندازەیەکی زۆر جەماوەری خۆی دڵخۆش کردووە، بەڵام هێشتا دەبێت سەرۆک ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی بنکەی پشتیوانی سیاسی بۆ خۆی بەرین بکات. ئەگەر سەرۆک ترامپ بێوێت دەرفەتەکانی خۆی بۆ هەڵبژاردننی 2020 بەهێز بکات.